دهی گره هشتان جه جوینن اسیتانه به داویهت و هر سه ولاتن گرانتیدار روسیه و ایران و ترکیه ده خویانیه که هفبشه ده خالی بلاف کرنوت ده تکزی لسر پابند بونه به سروری و یک پارچه یا خاکا سوریه کرنو هروها پیشوازی کرن لی پیشوچونن درباره دورن کم کرنا استشار یک پیشوازی کرن لی پیشوچونن کو دشاره دجی داعش ده هتنه کرنو به تایبتی جناب برنا داعش و آزاد کرنا بهتر خاکا سوریه جه تیرورستین داعش. دو تاکازی لسر همه هنگی هف بشکرن جبا جناب برنا یک جاریه داعش و جبهت النصره و گروپین چکدارین تیرورستی و هروها جبا ریگری کرن لی دوباره ری خستنا تیرور لسوریه ولاتن دن. سه بردوام بون لسر همه هنگی جبر پاراستنا پیشوچونین کو لدورن کم کرنا استشار هاتنا کرنو تاکاز کرن لسر آویتنا هنگاوان جبو آلیکاریا خلق سوریه داکو ولاتوان بیک پارچهی بمینه گهشتن به چارەسەریە کە سیاسی لە گۆری بریارە ئەنجومەنە ئەولەهیە ناودەوڵەتی 2254 دە ڕێیا پرۆسەیەکە زەلال و ڕاستگۆڤە دەستورێک ji بۆ سووریێ بێدانین و ئەو دەستور جهێ ڕازیبوون و پشتەوانیە خەڵکێ سووریێ بێ هەڵبژارتن دەبن چاودێریانەتەوێن یەکگرتیدا بێنە ئەنجامدان و هەموو خەڵکێ سووریێ تێدا بەشدار ببن. 4 کارکردن جبار خستن و لدارخستنا کنگره دیالوگا نیشتیمانی سوریه لڕێکەفتە 29 مەها ڕێبەندانە ساڵا 2018 و ئەو ژێبێ بەشداریکردنا هەموو پێکات و ئالیەن سووریە دوی کۆنگریدا و دەوێ هەموو ئالیەن سووریەیەن بەشدار دێ کۆنگرێ سوچیدا کار ji بۆ پاراستنا سەروەری و یەک پارچەیە خاکە سووریە بکن و هەر سێ وڵاتên گەرانتیدار وێ جوینەکە ئامادەکاری ji بۆ لدارخستنا کۆنگرێ سوچی لە ڕێکەفتە 19 و 20 مەها ڕێبەندانە ساڵا 2018 ئەنجام بدەن. 5 تەکەسکردن لەسەر وێچەندێک و کۆنگرێ سوچی پشتەوانیەکە ji بۆ بەردەوامبوونا دانوستاندنان دنابەرە ئالیەن سووریدا ئەوژی دەبن چاودێریانەتەوێن یەکگرتیدا. 6 دروستکردنا باوەریە دنابەرە ئالیەن سووریێدا و دروستکردنا لێژنەیەکە تایبەت ji بۆ کارکردنێ لەسەر دۆسەیە گرتی وەندابوویان و ڕادەستکردنا تەڕمێ کوشتیان. 7 تەکەسکردن لەسەر جێبەجێکردنا بەندێن بیرنامەیە کول ڕێکەفتە چارێ 5 2017 هاتی ئەمزەکردن و جێبەجێکردنا بریارێن کو دەدانوستاندنێن ئاسیتانە داهاتنە ئەمزەکردن. 8 بەردەوامبوونا کار لەسەر ڕاوەستاندنا شەڕ و پەفچوونەن و کارکردن لەسەر سەرکەفتنا پرۆسەیەن هەر چوار دەبەرێن کێمکردنا ئاستێشەڕ. 9 ئاراستەکردنا سپاسی و پێزانینان ji بۆ سەرۆکێ کۆمارە کازاخستانê و دام و دەستگەهێن کازاخستانê ji ber ku hemêza xwe ji bo gera heştaniya civînên asîtana vekirine. 10 lê darxistina civînên asîtanayên bên di navarasta meha sibata sala 2018 de.